مامۆستا چی دەربارەی ئەو مێزە کە ئامادەکراوە بۆچی بەکاردێت؟ مامۆستاگیان ئەوەیان پەیوەندی بە لایەنی هونەری و کاری دەستیەوە هەیە لەبەرەوەی ئەمە هەم ڕەبتی دەکەین بەیەکەوە لەگەڵ وانە ئەکادمیەکان بۆ نمونە کە ئەمە لێتەر ئەیمان فێر کرد کە ساوندی ئەیە و بۆ نمونە پەزڵێکیشم هەیە کە لەسەر ئالیگەیترە منداڵەکان چاکی دەکەن و بیسایدی ئەوە لەبەرەوەی لە قۆناغی باخچە منداڵی بچوو دەستەکانی زۆر لاوازن و گرتنی قەڵەم و بڕینیش لۆی زۆر زەحمەتە کە یارمەتینی و سین دەداتن سەمەرە بتمان کردێتەوە گەڵەوە کاتێکی کە منداڵەکە شێوەکە دەبڕی هەم ماسوولکەی دەستی بەهێز دەبی هەم مێشکی خۆشی بەیش دەکی کە چەنە و پارچانە لەگەڵ یەکتردا دەنێ و بە گلوش ستیکی دەکات. دەست خۆش مامۆستا مێزی لەگۆ دەبینم لێرە ئەو بۆچی بەکاردێت؟ مامۆستا ئاکام بەخۆی لە سەردەمی ئێستا ئەمە هەمومان کاتێکی کە گەورە بووینە میکانۆمان هەبوو بەڵام منداڵی ئێستا کەمتر بەکاری دێنی لەبەرەوەی منداڵی ئێستا زیاتر خۆیان بەرەو تێکدان دەچیتن بۆ نمونە کاتێکی کە میکانۆیەک لێرە هەبی لەبرەوەی کە بڕوا بەلای ئەوەی کە چاکی بکات تێکی دەداتن ئێمە دەمانەوێت منداڵەکان فێر بن کە دروست بکەن و بیسایدی ئەوەی کە کاتێکی فێری دروستکردن نەبن سلوکی ینی تێکدانیان لەلا کەم دەبیتەوە و هەمیش کاتێکی کە خەیاڵی شتێک دەکەن لە مێشکیانە بەرجەستەی دەکەن بۆ نمونە شتێک لە خەیاڵی منە کە دەمەوێت دروستی بکەم کاتێکی کە دەمەوێت دروستی بکەم لەوانەیە لە شوێنێک بوەستم نەزانم کە کوچاکی دەکەم ئەوە دەکا فێری چارەسەرکردنی کێشەکانش بی و لە هەمان کاتیش لەلایەنی ئینگلیزی بۆ ڕەنگەکان و سوودی لێوەردەگری دەتوانین شێوەکانی پێ دروست بکەیت هەروەها دەتوانانی پێی بڵێ لی بپرسی بۆ نمونە چواردانە ڕەنگی سوور بم بدێتە ئیدر بە پێی پێویستی دەرسەکە لەگەڵ یەکتری دەیگونجێنی کەیجیوەن و کەیجیتو جا پێرپەسەکەی دەگۆڕێتن بۆ نمونە لە کەیجیوەنەمە بە جۆرێک بەکاری دێنین بەڵام لە کەیجیتو بە شێوەیەکی تر بەکاری دێنین و وامۆستا ئاکام لێرەش مێزێکی دیرمان هەیە کەڕانکردنە بۆ وانەی هونەرە ئەوان مامۆستا ئەوەیان وانەی هونەرە لەبەرەوەی ئێمە دەمانێت بۆ نمونە کاتێکی کە ڕسمەکەیە و هەم بە پێی لێتەرەکانە بۆ نمونە ئاپڵ ئانتە و بیسایدی ئەوە قەڵەمگرتن یعنی کێشەکی گەورەیە لە باخچە کاتێکی چکە منداڵ هەیە بە شێوەی پێنجی ئاوا قەڵەمەکەی دەگری یاخود ئاوا قەڵەم دەگری شێوازی گرتنی قەڵەمیان یانی غەڵەتە بۆیە کاتێکی کە ئەم کرایانیان پێ دەدەین و فێر دەبن کە ڕەنگەکە بکەن و لەو حەیزەی کە ینی لەو چوارچێوەیشی هەیە کە دەرنەچیتن یارمەتیەکی زۆرە لە بۆ لایەنی ئەکادمی و بیسایدی ئەوە ڕەنگکردن وا دەکات منداڵەکان ئاسوودە ببن. پاستیلی پێدەڵێنوانی ئەویان یان چی پێدەڵێن؟ وڵاهی بە ئینگلیزی کرایانە بەس بە کوردیەکەی ناڵانم پاستیلەکەشان ئینگلیزیەوە بزانم. والله ئەو منەوەیان نەزانم. زۆر سپاس بۆ بینەوەکان زۆر سپاس. زۆر خۆشحاڵ بووم هیوادارم سوودێکی هەبوو بیت. زۆر سپاس بۆ دەرفەتە.